ئازیزانی من سڵاوتان لەبێ بۆ ئەمڕۆ بۆ ئێواری سلێمانی تەوەرەکی تەندروستیمان بۆ هەڵبژاردوون بە میوانداری زۆر بەڕێز فەرهاد محەممەد کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی ئاخاوتن و زمانن قسە و باسەکەیان لە سەر هۆکارەکانی دواکەوتنی ئاخاوتن لە منداڵدا. ئوستازیان بخێربێی سەر سەرچاو سوپاس دەکەم. سوپاس بۆ بەڕێستان. سەرجای پرسیارەکانم باز لەوە ئەکەین کە کەی ئاخاوتنی منداڵ دەست پێ دەکات. ئاخاوتن و قسەکردنی منداڵ وەکو هەموو تواناکانی مناڵ قۆناغی هەیە، ینی بە چەند قۆناغێکا تێپەڕێت کە هەر قۆناغی لە تەمەنێکا دەرەکەوێت. بۆ نمونە مناڵ کە ئەبێ بە وەکو چۆن مناڵە بێ بە تقریبا نزیک دەمانگی پێگرێ، هەمان لە ئەو کاتە مناڵە بێ بە دەمانگ یەک ساڵی یەکەم وشەکانی هەڵێ. تابان پێشەوەی لە 6 مانگەیە وردەوردە مناڵ گروگاڵەکە، مناڵەکان گروگاڵەکەن دەسەکەن بە گروگاڵ، دوایە لە دەمانگا یەکەم وشەکانیان هەڵێن، وردە ئەبێ بە 8 مانگ دەسەکەن 2 وشە بەیەکەوەڵێن، وشەکانیان زیاترەوێتەوە و وردە کە وشەکانیان ئەبێ بە نزیکەی 50 وشە، مناڵەکە فێری ئەوا بێ کە 2 وشە بەیەکەوە بڵێ. بۆ نمونە بڵێ دایە ئاڵ، وردە فێری ئەما بێ. اینجا کە بێ بە 2 ساڵی مناڵەکە وشەکانی زۆر زیاترە بێتەوە و هاوکات ئەتوانێت 3 وشە بەیەکەوە بڵێ، یعنی ڕستەکانی درێژرە بنە و وردە هەروە کە تەمەنی ڕواتە سەر و 3 ساڵ و 3 ساڵ و نی و قسەکانی زیاترە بن و لەگەڵ ئەمەشا تێگەشتنیی گەشەکە، چونکە زمان 2 بەشە، بەشێک دەربڕینە، بەشێک تێگەشتنە. بۆ نمونە مناڵ لە 9 مانگا کە بانگێکنی تر ئاوڕایەتەوە کە پێ ئەڵێ نەمەکە تێئەگا، کە پێ ئەڵێ وەرە وردە تێگا، یعنی ئەم تێگەشتنی وردە گەشەکە. بۆ نمونە کە ئەمریکی پێەکەی لە 1 ساڵ و نیمە مناڵەکە تێگا، یعنی ئەم قۆناغانە مناڵ وردە فێرێ بێت کە لە قسەکردن و تێگەشتن و زمانە. باش بزانم تا چ تەمەنێک ئاساییە کە منداڵەکە بۆ نمونە تێبگات بەڵام توانای قسەکردنی نەبێت، بتوانێت قسەکردنی ئەو وشە کەمانەی نەبێت کە ئێستا باست کرد. ئێستمە کۆمەڵە قۆناغمان باس کرد، کۆمەڵ قۆناغە لە قسەکردن و لە تێگەشت نابوو کە ئەمە تقریبەن هی مناڵی تەبیعیە. ڕاستە مناڵەکانش بەیەکۆ فەرقیان هەیە، جاروە هەیە مناڵێک زووتر قساکان مناڵێک درەنگتر فێری قساتە جیاوازی هەیە لە نێو ئەوەی منداڵێک بۆ منداڵێکی تر لە نێو خێزانیشا مەسەلەن ئەمەجی ئەو جیاوازی هەیە بۆ نمونە لە خوشک و براکانیشا ئەو جیاوازی دروستە بێت. بە تاکید وایە ئەوە هەیە، زۆر جار ئێمە بینین خێزانە دێ بۆ لامەندوو مناڵیان هەیە، مناڵێکیان زووتر فێری قسە بوو، مناڵێکیان درەنگتر. ئەم جیاوازە لە نێو مناڵەکانە هەیە، بەڵام ئەم جیاوازی نابێ زۆر بێ. یعنی چۆن بۆ نمونە ئێمە 2 مناڵمان هەیە، هەردوو مناڵەکە ئەڵێن کێشیان نییە. ئەگەر لە ئەو قۆناغانە کە باسمان کرد کە ئەم قۆناغانە هیچ کێشەی تەبیعی مناڵێکە کە هیچ کێشێک نەبێت تەبیعی گەشەکە، ئەم قۆناغانە تقریبا نتوانین بڵێن 6 مانگ ئەگەر پێشی دواکەوێت زۆر کێشەی نییە. بۆ نمونە ئێمە وتمان مناڵ ئەبێ یەکەم وشەی لە دەمانگا بڵێ، جاروایە مناڵ لە 1 ساڵ و نیمە وشەکەی ئەڵێ فێری وشابێ. ئەگەر لایەنەکان تری باش بن، بۆ نمونە تێگەیشتنی، تەرکیزی، یاریکردنی، تێکەڵاوبوونی، هەموو ئەم لایەنانە گەشەی پێگرتنی لایەنی حرەکی ئەمانە باش بن، قەیناکە ئەو چەند مانگە قەینا. بەڵام جاری وایە بینیر فەرقەکە زۆرە. بۆ نمونە مناڵەکە 3 ساڵە دایکەکە دێ بە منەڵێ هێشتا فێری وشە ناڵێ، ئەم هێشتا بەس چەندانە وشەی هەیە، کەواتە من 2 ساڵ فەرقە. ئەم 2 ساڵە جیاوازی ئەمە زۆرە، ئەمە حتممە بێ سەردانکەن پسپۆڕ بینێ پسپۆڕی قسەکردن بزانێ ئایا کێشەی هەیەیانە. یان زۆر جارە هەیە مناڵێت تێ 6 مانگ دواکەوتووە، بەڵام ئەمە وتمان 6 مانگ زۆر نییە، بەڵام لایەنەکان تریی کێشەی هەیە، یعنی بەس قسەکردن نیە. بۆ نمونە مناڵەکە 6 مانگ قسەکردنی دواکەوتووە، بەڵام تێگەشتنیی زۆر باش نییە، تەرکیزی زۆر باش نییە، پەیوەندیکردنی زۆر باش نییە، یاریکردن بە یاریەکان و لەعابەکانی زۆر باش نییە، تێکەڵی زۆر باش نییە، باش گوێ ناگرێ، باش ئاوەڕ ناداتەوە. کە ئەمانە هەیە، یعنی بەستی کێشە نییە، چەند کێشەی تری هەیە مناڵەکە ئەو کاتە ئەبێمە زیاتر ئاگامان. باشەواتە ئەوەیە کە هەموو مناڵێک عادەتەن ئەڵەن شتێکی دووە ئەکەوێت لە لای خۆمان. بۆ نمونە هەندێک مناڵی پێگرتنی دووە ئەکەوێت، هەندێک مناڵ هەیە قسەی دووە ئەکەوێت، هەندێک مناڵێت بۆ نمونە دانیشتنی دووە ئەکەوێت. ئەمە شتێکی ئاساییەکە ئەگەر تەنها یەک شتی دووە بکەوێت، بەڵام نابێ هەموو شتەکان بەیەکەوە بێت. بەڵێ وتمان ئاساییە بەو مەرجێکی تەنها یەک شت بێ و زۆر نەبێ. ئێستێماڵێن هەنێ جار مناڵەکە پێگرتنی دواکەوێ، یعنی مناڵەکە لە جاتەوە کە لە دەمانگا پێبگرێ لە 15 مانگا پێگرێ، وانە لە 4 مانگا پێگرێ و بەشەکانی هیچ کێشەیەکی نێمە تەبیعیە. بەڵام ئەگەر قەرار بێ مناڵێک لە دەمانگا پێبگرێ، مناڵەکە بۆتە 2 ساڵ هێشتا پێ نەگرتووە، ئەمە تەبیعی نییە، ئەبێ سەردان بکەین بۆ چۆن 1 ساڵ پێگرتنی دواکەوتووە.
باش قسەکردنیش بە هەمان شێوە. باش ئەبێت دایک و باوک لە چه حاڵەتێکە سەردانی ئێوە بکەن و ئەو کەسانە کێ کە دایک و باوک ئەبێ منداڵەکە بەرن بۆ لای زۆر گرنگە کە بۆ ئەو کە دایک و باوک بزانن چ کاتە ئەم پرسیارە زۆر جار لە ئێمەکرێت کە من وەکو باوک و دایکێ چۆن بزانم کە مناڵەکەم کێشەی هەیەیانە وەک وتمان باشترین پێوەەر بۆ ئەوەی کە دایک و باوکەکەم بزان بەراوردکردن بە مناڵێکی کێشەی تەبیعی هەیە بۆ نمونە سیرکەم بزان لە دەوروبەریان ناو خزم و قەوم و کەسیانە کەسێک هەیە مناڵێک کە تقریبان تەمەنی نزیک لەمە باشە بەراوردیانکەن بە چەند مناڵە کە بەراوردیان کرد ئەگەر بینیان مناڵەکەیان دواکەوتن و جیاوازی و فەرقێک زۆری هەیە بۆ نمونە مناڵی خوشکەکەی بە 1 ساڵنی و خەریکە وردە ڕستەڵێ بە 2 ساڵ ڕستەڵە مناڵەکەم بۆتە 2 ساڵنی و هێشتا ناتوان ڕستە بڵێ یان هێشتا چەندان وشەی کەمەڵێ یان قسەکردنی زۆر لێ تێناگەی قساکە بەڵام تێناگەین لێ هەنێ کاتی هە بەس دایکەکە خۆی لێ تێگا بەس دایکەکە خۆی لێ تێگا ئەم کاتێک ئەمەیان بینی ئەو کاتە باشتر وایە سەردانکەن سەردانی پسپۆڕی زمان و قسەکردنکەن چۆن ئەمە پسپۆڕی قسەکردن و زمان ئەبێ سەردانەکەن ئەو کاتە ئەو هەڵسەنگاندنی زۆر وردەکە بۆ مناڵەکە پرسیار زۆریان لێکە ئەگەر ببینێ مناڵەکە کێشە هەیە یاخود مەترسی بۆ داهاتووی هەیە پلانی چارەسەری بۆ دانێ ئەگەر بزانێت کێشەیەکی نییە پیان ئەڵێڵێ مناڵە کێشە نیە و ئەتوان بڕۆن زۆر باشە بزانم دکتۆر من شتەکانت کە باس کردمی شار زمان و وڵاتوەڵم دکتۆر تۆش ئەوەنت نەماوە باش بزانم ڕەگەز هیچ پەیوەندێکی هەیە بە فێربوونی زمانەوە مەسەلەن ڕەگەزەکە کچ بەیە کوڕ بێت ئەوە هیچ پەیوەندی هەیە عادەتەن لای خۆمان ئەڵێن کچ زووتر مەسەلەن فێری قسە ئابێت عادەتەن هەروە هەیە چونکە عادەتەن کچەکان کچ لە کوڕ زووتر فێری قسە بێ تۆزێ فەرقیان هەیە زووتر فێرە بێ و عادەتەن کێشەی قسەکردن و کێشانە لە کوڕا زۆر زیاترە تقریبا ئەگەر هەر کچێک کێشەی قسەکردنی هەبێت 4 کوڕ کێشەکان هەیە یعنی هەم کچ زووتر فێری قسە بێ هەم کێشە قسەکردن لە کوڕا زیاترە زۆر باشەواتە ڕەگەزەکە زیاتر کوڕانی گرتوێتەوە بەڵێ بەڵام وەکو ئەو فەرقەکەوتمان زۆر نیە فەرقەکە یعنی بڵێن کچەکان هەبێ زۆر فەرقیان هەبێنە تۆزێک باش بزانم هۆکار چین هۆکاری ئەوەی کە لە ئێستاشا بەداخەوەیانی ئەیبینین لە زۆرێک لە خانەوادەکان لە خێزانەکانە کە ئەم حاڵەتە زۆر هەیە منداڵ قسەکردنی و ئاخاوتنی دووە ئاکە بزانم هۆکاری ئەمە چییە؟ بە ئام هۆکاری کێشەکانی قسەکردن و زمان زۆرن و هەنێک جار هەنێک هۆکار شاراون یعنی نادیارن بۆ نمونە ئێستا گەرمە و بەوردی باسیکەین کۆمەڵێک هۆکارمان هەیە کە بێت هۆی دواکەوتن زمان و قسەکردن بۆ نمونە ئەگەر مناڵی کێشەی بیستنی هەبێ بە هەر شێوەیەک بە هەر ڕێژێک تەسیرێکا لەسەر قسەکردن واتە قسەکردن دواکەوی هەنێک جار مناڵەکان هەیە بە مناڵی کێشەی ئیلتیهاباتی گویان هەبووە مناڵەکە زمانی دواکەوی بەڵێ هەنێک جار مناڵەکان خۆیان هەر کاتێک لە دایکە بن بۆ نمونە لە کاتێک پێش لە دایک بوونە یان لە کاتی لە دایک بوونیە دوای ئەو هەنێک کێشیان بۆ دروستە بێ تەسیرێکا لەسەر گەشەی مێشکان زمانیان دواکەوی هەنێک جار بینی مناڵەکە کێشەیەک وەکو ئۆتیزمی هەیە کە ئێستا ئێمە زۆرەی بینی لە ناو کۆمەڵگایە وە خودی ئەمە یەکە لە نیشانە ڕئیسیەکانیەوە کە زمانی دواکەوی ئۆکەی هەنێک جارە بینین مناڵەکان هیچ کێشەیەکی بەرچاویانە بۆ نمونە نە ئۆتیزمە نە کێشەی بیستنی هەبووە نە ئەمانە بەڵام زمانی دواکەوتووە کە مە مەجموعەی کێشێتن کە بۆ نمونە پیانەڵێن DLD واتە و مناڵانە بەبێەوە کە هیچ نەخۆشیەک بەرچاویان هەبێ زمانیان دواکەوتووە ئۆکەی ئەم هۆکارانە زۆر جارە بنە هۆکارێک کە مناڵکە زمانی دواکەوێ واگەر بین باسکەین زۆربەی هۆکارەکان جیناتە باشە یعنی چۆن جینات یعنی ئەم مناڵە هەل لە دایک بۆ هەنێک بۆ ماوەی کێشە هەبووە لە مێشکە کە بووەتە هۆیەوە کە زمانی دواکەوتووە و هەنێک هۆکاریش ئێستا باسەکەن کە وەکو هۆکاری ژینگەی بێ بەڵام ئەمانە تەسیری زۆر کەمتریان هەیە کە تەسیرێکە لەسەر دواکەوتن هۆکار ژینگەی بۆ نمونە بەکارهێنانی زۆری شاشە ئەلکترۆنیک باشە پێم خۆشە لەسەر ئەم خاڵە زۆر بۆستی زۆر کەس ینی باس ئەکرێت کە ئەم شاشە زیرەکانە لە چ تەمەنێکا بۆ نمونە مناڵ ئەتوانێت بەکاری بێنێ بۆ نمونە لە ڕۆژێکا چەند کات ئەتوانێت بەکاری بێنێ ئایا ئەمە ئەبێت بە هۆکارێکی سەرەکی بۆ ئەوە بۆ ئەو حاڵەتە هۆکاری سەرەکی نییە بەڵام تەسیری هەیە بە دڵنیایی و تەسیری هەیە و بە دڵنیایی بۆ تەمەنی ژێر 2 ساڵ ئەبێ بە یەکجاری قەدەغە بێت تەلەڤیزیۆنیش یاخود شاشە بە ئام شاشە ئەلکترۆنیکان مۆبایل بێ ئایپەد بێت تەلەڤیزیۆن بێ لە تەمەنی ژێر 2 ساڵ و ئەبێ قەدەغە بێت یعنی هیچ مناڵێ نابێت پێش 2 ساڵ بەکاریان بێت لە دوای 2 ساڵەوە ئەگەر مناڵەکە کێشەی نەبوو کاتی دیاری کرا بەڵام جاری وهەیە بینی مناڵەکە 2 ساڵی تێپەڕ کردووە
بەڵام بۆ خۆی کێشەی هەیە بۆ نمونە زمانی دواکەوت و ئۆتیزمی هەیە لەو کاتەژ ئابێ دیسان کەمتر بەکاری بێنێ بەڵام ئەگەر مناڵە کێشەیەکی نەبێ پێش 2 ساڵ قەدەغەیە لە دوای 2 ساڵ بەڕێژەی دیاری کرا و ئەوەی کە ئایا ئەمە هۆکارەیانە زۆر جار بە هەڵە باسەکرێ بۆ نمونە مناڵێک ئۆتیزمی هەیە ئەڵێن هی تەلەڤیزیۆنەوەی لە هاتوو مناڵێک زمانی دواکەوت ئەڵێن هی تەلەڤیزیۆن و مۆبایلە بەڕاستی واش نییە یعنی توێژینەوەکان بە ئێمە ئەڵێن کە ئەم شاشە ئەلکترۆنیانە بە عام سیاست هۆکار نین بۆ دروستبوون ئەم حاڵەتە بەڵام بە دڵنیایی و تەسیری خراپیان لەسەرێ باش ئەی دەرمان بۆ نمونە بەکارهێنانی دەرمان لە تەمەنێکی منداڵ بۆ مناڵ ئەوە هی نابێتە هیچ هۆکارێک بۆەوە ئەمانەشە دیسان تەسیریان هەیە بە عام لە تەمەنی کەمە بەکارهێنیان دەرمان بۆ مناڵ شتێکی باش نییە لە زۆرێ لە وڵاتەکانە هەروەکو یاسا و قانون هەیە کە تۆگەر مناڵەکەت پێش تەمەنی 6 ساڵ بێ هەر کێشێکە بێت تا ئەوجێکە بتوان دەرمان بۆی بەکار ناهێن کەواتە بەکارهێنیان دەرمان لە تەمەنی کەما شتێکی زۆر باش نییە و ئەویش ئەتوانێت تەسیری لاوەکی هەبێت باش ئەی خۆراک بۆ نمونە خۆراکی و شیری پێویست لە تەمەنی سەرەتاکانی لەدایک بۆنی مناڵە ئەوە نابێتە هۆکار بۆ ئەوە ئەمانەچە ئەتوان تەسیریان هەبێت چونکە خۆراک و ڤیتامینەکان بۆ گەشەی مێشک زۆر زەرورین و ئەگەر مناڵێ ئەمانە کەم بێ ئەتوان بێتە هۆکار هەموو ئەمانە تەسیریان هەیە کەواتە خۆراکی باش ئەوەی کە مناڵی ڤیتامینەکانی هەموو باش بن تاکید تەسیری هەیە لەسەر گەشەی مێشکی زۆر ئەمە پرسیاری ئەو بکەم زانم ئەو مناڵانەی کە دوانە و سیانن ئەوانە هەمیشە ینی کێشەیەکیان ئەبێ و زۆربەی کات ئەو کێشەی کە بینی ومانە هۆکانی دواکەوتنی ئاخاوتنیانە ئەمە مناڵی دوانە و سیانە ئەمە ئەبێتە هۆکار بۆ ئەوەی کە قسەی دوا بکەوێ ناکرد بڵین هۆکارە بەڵام وەک خۆتەڵێ ئەبینین ئێمە لە زۆرێک لە مناڵەکانە کە دوانە و سیانن ئەبینین کە یا هەردووانن یا دانێکیان دواکەوتنی هەیە ئەم دواکەوتنیچە هۆکارگەوەیەتە چونکە لە دایکە من دوانان عادەتەن مناڵێکن یا هەردوانیان دواکەوتنێکی ئەبێ و ئەم دواکەوتنە بۆچی لە قسەکردن و زمانای بینین چونکە زمان و قسەکردن ئالۆسترین بەشە لە هەموو مرۆڤێکە بۆ نمونە پێگردن و ڕۆشتن ئاسانترە تا قسەکردن ینی ئەو بەشانی مێش کە ئیشەکەن بۆی کە مناڵێ بڕواتە ڕێگا زۆر کەمتر هەتا و بەشانێکی ئیشەکەن بۆی کە مناڵی قسە بکە چونکە قسەکردن قورسترە هەر بۆیە کە مناڵ قسەکردن لە دوای هەموو شتە فێرە بێ بۆ نمونە پێ ئەگری اینجا فێری قسەکردن نەبێ بۆیە ئەو مناڵانشەکە دوانەوسیانن دواکەون تاکید بەشێکی دواکەوتن زمان قسەکرد باش هەنێک دایک و باوک ئەبینی نەها زۆر قسە لەگەڵ منداڵەکەن عادەتەن لە دوای تەمەنی شەژمانی کە وتە مناڵ گڕووگاڵ ئەکات ئەنی ئەمە هۆکارێک نییە بۆ ئەوەی پرسیارەکەم پێچوانە بکەمەوە ئەمە هۆکارێک نییە بۆ ئەوەی ئەگەر زۆر قسەکردن لەگەڵ مناڵە یاریکردن لەگەڵ مناڵە منداڵەکە زووتر فێری قسە بکە فێری قسە ببێت و فێری ئاخاوتن ببێ بەڵام ئەگەم دایک و باوکەکە بۆ منە زۆر مناڵەکە وەلا بنێن هەر کاتی شیر خواردن و ئەوانانی زۆر بینی ومانەکە زۆر قسە لەگەڵ مناڵە ناکرێت لە ئێستاە ئەڵم مناڵە مەسەلەن هەستی ئەوەی نییە من چی لەگەڵا بڵێم ئەگەر دایک و باوک زۆر لەگە مناڵە بڵێ قسەی لەگەڵا بکە یاری لەگەڵا بکە ئەمە بێتە هۆکاری ئەوەی کە مناڵەکە زووتر فێری قسە ببێت بەدڵنیایی ئەمەشە تەسیری هەیە تەنانەت هەر لە تەمەنی پێش 6 مانگە و یعنی لە تەمەنێک و کە مناڵەکە زۆر بچووکە و دایک و باوک هەستەگنە مناڵی هیچ شتێ ناکا دواندنی مناڵ یاریکردن لەگەڵ مناڵە بە پێکەنین و بە جەوێکی خۆش و قسەکردن لە مناڵە زۆر تەسیری هەیە و ئەبێت هۆیەوەکە و مناڵە هەموو شتێکی پێشکەوێت تەنانەت ئێستا ئێمە هەنێ شێوازی چارەسەریمان هەیە بەتایبەت بۆ کەسانە کە دواکەوتن و ئۆتیزمیان هەیە تێن باسەکەن ئەڵێن ئێوە بین لە تەمەنی زۆر کەمەوە ئەمە بکەن و بۆ مناڵی ئاسایی چەروە یعنی چی یعنی تۆ کاتێک مناڵەکە هەر دوو مانگێتی وەرە لەگەڵ یا پەیوەندی دروستکە وەرە بیدوێنە وەرە بە شێوازێکی خاو قسەی لەگەڵاکە لەوانەیە لە قسەکان تۆ تێنەگا بەڵام قەینە تۆ پەیوەندی لەگەڵا دروستەکەی پێ ئەکەنی سەیرێکەیە ها ئەمە هەمووی تەسیرەکات چە بکاتەوەی کە وردە مناڵ بەڵام لێرەشە ئەمە وتمان تەسیری هەیە ئەوە بێگومان بەڵام کاتێک هەنێ چت زۆر زەقە بێتە و تەسیری نەرینیە کاتە سەر خانەوادە بەتابێت دایکەکان ئێستێمە ڕۆژانە زۆر جار دایکەکە دێ بۆ لای من مناڵەکەی ئۆتیزمی هەیە مناڵەکەی کێشێکی قورسی هەیە لۆمەی خۆیەکە ئەڵێ خەتای من بوو یا ئەڵێن خەتای تو بۆ قسەت نەکەی لەگەڵیا باش شتەکان وەکو خۆی بە شێوەیەکی زانستی ببینین ئێمە وتمان ئەم قسەکردنە تەسیری هەیە بەڵام بەڕاستی هەمووی نییە یعنی چی یعنی مناڵێکە ئۆتیزمی هەیە یا کێشەی دواکەوتن زمان قورسی هەیە هەر کە لە دایکە بێ لە مێشکە پێێتی ئیتر ئەگەر ئەم مناڵە دایکی هەموو دقەیەکیش قسەی لەگەڵاکە هەر کێشە هەیە قسەش نەکە هەر کێشەکەی هەیە کەواتە ئەم حاڵەتە تەسیری هەیە بەڵام نە ئەوەی کە بڵین هەموویە
هەمووی هی ئەوەیە چونکە وتمان دووە کە حاڵ ئەم حاڵەتانە عادەتەن مجموعەی هۆکاری هەیە بۆیە هەر لە هەموویانە وەک بڵین جینات گرنگترین ڕۆڵی هەیە سەرەکیترین ڕۆڵی هەیە بۆ نمونە لە ئۆتیزمە هەتا ئێستا هۆکار زۆر دیاریکراونێ بەڵام ئەڵێن 3/8 جیناتە یعنی ئەگەر مناڵەکە ئۆتیزم لە دایک بووە ئەگەر دایکەکە هەرچیشی لەگەڵاکە 20 ئەتوانێت یارمەتی بە 3/8 جیناتەکەی واگەر ئۆتیزمی نەبێ بۆ نمونە هیچ کێشێکی نەبێ مناڵەکە تەبیعی بێ دایک و باوکە زۆریش لەگەڵا قسە نەکەن هەر مناڵەکە تەبیعی ئۆکەی یان بۆ شاشە هەروەها ئێمە ئەبینین لە خێزانێکە دوو مناڵیان هەیە هەردوو مناڵەکە بەرکەوتنیان لەگەڵ تەلەڤیزیۆن و ئایپەدا هەبوو بە ڕێژەیەکی زۆر بەڵام ئەبینین یەکیان زۆر دواکەوتێکیان ئایبینیە واتە هەموو شتێک لە کۆتایی لە 3/8 هەر بۆ جینات و بۆ زیاتری بۆ جیناتە گەڕێتەوە بەڵام بە دڵنیاییەوە ئەم لایەنە ژینگەیانش تەسیریان هەیە باش بزانم ئەگەر زۆر منداڵەکە قسەی دوا بکەوێ ئەمە هیچ کاریگەری لاوەکی ئەبێ لەسەر بۆ نمونە قوتابخانەی لەسەر باخچەی لەسەر تەمەنی گەورەتری بەتاکید ئەو کاریگەری ئەبێ تەنانەت دو حاڵتانە چ کە خەفیفن سووکن بۆ نمونە ئێمە مناڵە بینین تەمەنی 5 ساڵە کێشە قسەکردنی هەیە بەڵام زۆر قورس نییە هەنێ لە دەربڕینە کێشە هەیە ئەمانش کاتە ئەڕۆنە مەکتەب بەشێکیان کێشەی خوێندنووسینیان بۆ دروستەبێ یان بەشی لە مناڵانە کە زمانیان دواکەوتووە یا کێشە قسەکردنیان هەیە لە مەکتەب بەهۆی ئەوە کە هاوپۆلەکان لەوانەیە گاڵتەیان پێ بکەن یا لەوانەیە نەتوانیە هەست بە کەمیکەن کێشە لەسەر لایەن دەرونیانەکە ئەو مناڵانە کە زمانیان دواکەوێت چارەسەر ناکرێن لە ڕووی ڕەفتاری و هەنەجار کێشیان بۆ دروستە بێت تووڕابن بۆ چۆن ناتوان ئەو شتانەکە هەیە دەری ببڕن بۆیە دواکەوتن زمان ئەگەر لە کاتی خۆیان چارەسەر نەکرێت تەسی لەسرم لایەناناکە و بۆ داهاتووش مناڵەکەش بۆ ئەوەی کە لە مەکتەبە بۆ ئەوەی کە پێشکەوتنی تاکید تەسی لەسەر هەموو ئەماناکە بۆ چونکە زمان گرنگترین ڕۆڵی هەیە لە فێربوونی خوێندنووسینە ئەمە لە ڕێگەی زمانیش فێری خوێندنووسینە بین بۆ یە کە مناڵێک زمانی دواکەوت و چۆن ناتوانێت فێری خوێندنووسین بێت باش ئێمە دایک و باوک مەسەن تا چەند ئەم مەسەلەیە ئەم بابەتە بەهەند وەربگرین چونکە لە هەنێک کاتە بینیومانە منداڵەکە قسەی دواکەوت و شتێکی تری دواکەوت و توانە هەر فێری قسە ئەبێ ینی خۆ ساڵێکی دەچێتە مەکتەب هەر فێری قسە ئەبێت ئەچێتە باخچە هەر فێرە بێ ینی تا چەند ئەم کێشەیە بەهەند وەربگرین وەڵام بەداخەوە یەکێک لەو کێشانە کە ئێمە زۆر بە ڕۆژانە ئەیبینین ئەو خانەوادە لە سەردانمانەکەن ئەوەیە کە مناڵەکەی بۆ لامان تەمەنی 5 ساڵە 6 ساڵە کێشێکی قورسی هەیە کە کاتە پرسیارێکن بۆ هەتا ئێستا نەچوون چارەسەرگرن وەڵام بتوانە خۆی چاکە بێ ئەم خۆ چاکبوونە یا ئەم خۆ باشبوونە بەڕاستی شتێکی هەڵەیە کە هەیە سەرەڕای ئەوەش ئەمەش بڵێن ڕاستە هەنێ جار مناڵەکان دواکەوتنی کەمیان هەیە خۆیان چاکە بن بەڵام نە هەموو دواکەوتنی نە هەموو کێشەیەک بۆیە وەکو باسمان کرد بە خاڵێکی زۆر گرنگ ئەمەیەکە کاتێک دایک و باوکەکە هەستیان کرد مناڵەکان کێشێکی هەیە لە چاو مناڵەکان ترە دواکەوتووە و ئەم دواکەوتنە زۆرە کەم نییە بڵێن مناڵەکە لە جیاتیەوەکە 1 ساڵ وشەکە بڵێ 1 ساڵ و 2 مانگڵێ ئەمە هیچ نییە یا لایەنەکان تری بەڵام ئەگەر بینیان دواکەوتنێکی ئەوە دواکەوتنەکە زۆرە نزیک 6 ساڵێک بووتەوە ئەو کاتێ باشتر وایە سەردانێ بکەن بۆ یەکە هەڵسەنگاندنێکی بۆ بکرێت ئەگەر کێشێکی هەبێ پێیان ئەڵێن مەترسیەکە بێ کێشێکی نەبێ پیان ئەڵێن ئەمە زۆر گرنگ باش بزانم چارەسەریەکان چین لە ئێستاە چارەسەرەکان تەنها لە ڕێی دەرمانە یاخود لە ڕێی شتی دیکەوەیە نەخێر چارەسەری وەک وتمان بەپێ حاڵەتەکان ئەگۆڕێ بەڵام بەعام ئەو کێشانە وەکو دواکەوتنی زمان وەکو ئۆتیزمیە ئەو کێشانە کە بەعام ئەوێتە کێشە لە قسەکردن و زمانە کە باسی بابەتەکە ئێمەیە ئەمانە چارەسەری سەرەکیان دەرمانی چارەسەری سەرەکیان ڕاهێنانە یعنی ئەم مناڵێ ئەبێ لەلایەن پسپۆڕێکی ئاخاوتن زمانەوە ببینرێن و بە پێ مناڵ پلانی چارەسەریان بۆ دابنرێ هەنێ جارێژ ئەکرێت لەگەڵ ئەم مناڵە پێویستی بە هەنێ دەرمان هەیە لەگەڵی هاوکات بەکارە هێنرێ بەڵام چارەسەری سەرەکیان دەرمانێ چارەسەری سەرەکیان ڕاهێنانە اینجا دیسان ئەمە بە پێ هۆکاری حاڵەتەکە و نوعی حاڵەتە ئەگۆڕێ جاروایە بینی مناڵەکە کێشێکی پێویستی بە چارەسەری پزیشکی ترە ئۆکەی بەڵام بەعام لە زۆربەی کاتەکانە چارەسەریان لە ڕێگەی ڕاهێنانە ڕاهێنان یعنی چی یعنی ئەوەی کە بوون من مناڵی قسەکردن و زمانی دواکەوتووە هەڵسەنگاندنی بۆ کرێ ئاستی مناڵەکە دیارێکرێ باشە بەپێ ئاستەکە عیلاجەکە بەپێ ئاستەکە بۆ نمونە مناڵەکەی تەمەنی 4 ساڵە بەڵام کە ئێمە هەڵسەنگاندنی بۆکەین ئەبینین ئاستی زمانی ئەم مناڵە ساڵ و نیوە ڕاستە بە تەمەن 4 ساڵە بەڵام لە ڕووی زمانەوانیە و ساڵ و نیوێکە ئەو کاتە ئاستەکەی کە دیاری کرا بەپێ ئەوە چارەسەری بۆ کرێت چارەسەرێکش بەس قسەکردن نییە
عادەتەن ئەو مناڵانە کە زمانی ناوە دواکەوێ لە چەند بەشی ترا کێشان هەیە کە باسمان کرد بۆ نمونە دەربڕینە، تێگەشتنە، لایەنە معریفیەکانە، تەرکیزە، یاریکردنە، زۆر جار لایەنی ڕەفتاریە، پەیوەندیکردن و تێکەڵ بوونە، لەم لایەنانەش و کێشان هەیە. یعنی ئەبێ ئەمێ لە هەموو ئەم لایەنانە هەڵسەنگاندنیان بۆ بگرێ، ئاسەکەیان دیارە بگرێ و بەپێ ئەم ئاسە چارەسەریان بۆ بکرێ. زۆر باش بزانم لە ئێستا هەنێک کەس باسی ئەوەکەن بۆ نمونە هەنێ چارەسەری لای خۆمان باسەکرێ بۆ نمونە هەیە ئەڵە هێلکی کۆتری بەرەیان هەنێشتی بتری بۆ بکە ئەمانە تا چەند لە ڕووی زانستیەوە باسکراوە تا چەند هەیە لە زانستە بەداخەوە دیسانەمەچ لەو بابەتانەیەکی من زۆر ئەیبیسین یعنی کە ئێم بۆ لامان باسەکەن لە ڕاستی ئەمانە زانستینی یعنی زۆر جار تێنەڵێ مناڵە کووتیانە خوارد هێلکێک کۆتری پێ بە یا چوزام ئەو خواردنیە پێ یا بیبین بۆ لای فلان شوێن ئەمانە زانستینین یعنی ئێمە لە ڕووی زانستی و نیمانە کە نووسرا بێ کە ئەم حاڵەتە ئەوەی بۆ باشە چون کووتمان ئێمەم کێشانە کێشەی ئالۆزن یعنی ئێمە کە باسی دواکەوتن زمانەکەین دواکەوتن زمان ئەتانێ هزار هۆکاری هەبێ ئێمە یەک هێلکە کۆتر بۆ کام هۆکار تێگەی مشتێکی گشتێک لە ناو خەڵکە هەیە بەڕاستی زانستی نییە و لەوانەیە هەنێ خواردن هەنەجار تەسیری هەبێ بەڵام تەسیری ئاوانە. زۆر باشە زۆر سپاس کاک فەرهاد محەممەد کە ئەمڕۆ لای ئێمە میوان بووی سپاس بۆ ڕێنمایی و قسەکانت من شتێکم نەماوە ئەگەر بەڕێزدان شتێکتا مابێ لەسەر ئەو بابەتە زیاتر باسی بکەن. خۆش بیاخۆنەوەڵا سپاس بۆ ئەوش تەنیا ئەوەی کە خانەوادەکان ئاگاداری مناڵەکانیان بن ئاگاداری گەشەیان بن زۆر جار ئاگیان لە بە مناڵەکانی ئیهمال نەکەن ئەگەر بینیان کێشێکیان هەیە زووتر سەرداکەن و هەتا و جێکە توانن لە ئەو شتانە کە ناتەندروستن بۆ مناڵ چەوەکو خواردنی ناتەندروست چەوەکو شاشە ئەلەکترۆنیەکان دووریان خەنەوە و لە جیاتیەوە خۆیان پەیوەندی و یاری زیاتر لەگەڵ مناڵەکانان دروستکەن ئەو شتێک ئێستا ئێمە کەمێ بینین لەلایەن باوکو دایکەکانەوە بەهۆی گۆڕینی شێوازی ژیانەوە کەمتر گرنگی بە مناڵەکان ئەدەن لە ڕووی پەیوەندی و یاریەوە یعنی گرنگیان پێدەن لە ڕووی شتکڕینەوەمانە بەڵام لە ڕووی پەیوەندیکردن و یاریکردن و ئەو پەیوەندیەکە بێت لە نێوان دایک و باوکو مناڵە هەبێت کەمترە کە ئەمە ڕۆڵێکی گرنگی هەیە هیوادارم بتوان ئەم لایەنانە گرنگی زیاتری پێبن کە بۆ گەشەی مناڵەکان باشتر. زۆر باش دەستخۆش زۆر سپاس بۆ بەڕێز کاک فەرهاد محەممەد کا بەڕێزیان پسپۆری نەخۆشیەکانی ئاخاوتن و زمان بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بۆ قسە و باسمان کە لەسەر هۆکارەکانی دواکەوتنی ئاخاوتن لە مناڵاندا تا پرۆگرامێکی ترە شاد بن خواتان لەگەڵ بێت.